ئامانجی سەرەکی ئێمە ئەوەی کە مناڵەکان هەست بە گرنگی ژینگە بکەن بۆ خۆیان وەکو تاکێکی ئاسایی ناو کۆمەلگا بژین چکە ئەمانیشی جیاوازێکیان نیە لەگەڵ ئێمە ڕاستە کە خاوەن پێداویستی تایبەتن هەنێکیان ئۆتیزم هەنێکیان بیرکۆڵە هەنێکیان ئایدیئێجین بەڵام هیچ جیاوازێکی وایان نیە ئێمە ئەبێ وایان لێ بکەین کە هەست بە گرنگی ژینگە بکەن بۆ خۆیان هەروەها وەکو ئێزانی ئێستا پیسبوونی ژینگەیەکێکە لە هۆکارانەی کە وای کردووە کە مناڵی خاوەن پێداویستی لە جیهاندا ڕێژەکەی زۆر بەرز بێتەوە بۆیە داوا لە هەموو تاکێکی ئەەکەین کە لە هەموو جیهانە گرنگی بە ژینگە بدەن ئیتر ئەوەنە بێ باکانە نەبن بەرامبەر بە ژینگە بپارێزن چکە پێویستی هەر هەمومان ئەم مناڵانە ئێمە ناتوانین مافەکانیان بۆ دابینکەین با هیچ نەبێ ئێمە وەکو کەسێکی ئاسایی کۆمەلگا ژینگەکەیان بۆ پیس نەکەین بەپاکی بۆیان ڕابگرین ئێمەش ئامانجمان لێرەیە هەوڵ بدەین مناڵەکان فێری خۆشەویستی ژینگە و فێری خۆشەویستی زەوی پاک ڕابگرین لە جیهانە بە تایبەتی مناڵی خاوەن پێداویستی بەڕاهێنانەوە و بە هەوڵدان لەگەڵ یانە فێر ئەبن کە ئەو شتانی کە پێویستە لە ژیانە بیکەن بۆیان لێ بکەینە جگە لە ماڵەکانی خۆیان شوێنە گشتەکان بە خاوێنی ڕابگرن وەک ئێستا ئاشکرایە پیسبوونی ژینگە بۆتە هۆکارێکی سەرەکی مەترسیدان بۆستە تەندروستی هەموو جیهان.